تاقیی بەغدا و شۆڕشی ئاوەدانی عێراق لە ململانەی چەکەوە بۆ بوژانەوەی ئابوو. حصل الدستور العراقي باعتباركم مرشح الكتله النيابيه الاكبر لتشكيل الحكومه وامامكم شهر لتشكيل هذه الحكومه وعرضها على مجلس النواب، وتاكدوا نحن جميعا والقوى السياسيه المؤتلفه سنكون داعمين لجهودك وجهود الحكومه القادمه. سەرۆکۆمار و سەرۆک وەزیران و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو سێ کەسە نوێی گۆڕەپانی سیاسی عێراقن کە زۆرترین چاویان لەسەر و هەر سێکیشیان گەنجن. لەژێر سایی گۆڕانکاریە سیاسیەکانی ساڵی 2026 عێراق خۆی لە بەردەم وەرچەرخانێکی مێژوویدا دەبینێتەوە کە تێیدا سێ سەرۆکایەتەکەی سەرۆکۆمار و سەرۆک وەزیران و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران وەک تیمێکی یەکگرت و خاوەن دیدگای هاوبەش دەرکەوتون. ئەم دەموچاوە نوێیانە توانیویانە لە ماوەیەکی کووردا وێنەی پشکێنی حیزبی لە بەرچاوی خەڵک بگۆڕن بۆ پلانی ئاوەدانی و خۆشگوزەرانی و ئەمەش ئومێدێکی گەورەی لای هاوڵاتیان دروست کردووە کە وڵات بەرەو قۆناغی بوژانەوەی ڕاستەقینە هەنگاو بنێت. ئەم تیمە نوێیە هێشتا بەتەواوەتی دەستیان بە کارەکانیان نەکردووە، بەڵام کارکردن لەسەر چەسپاندنی دەسەڵاتی یاسا و شەفافیەتی دارایی و ڕێگری لە گەندەڵی ئامانجی سەرەکییانە. ئەوەی ئەم خولەلەوانی پێشوجیا دەکاتەوە ئەو ئاشتی و تەباییەیە کە لە نێوان هەرسێ سەرۆکایەتیەکەدا هەیە و سەرۆکایەتی کۆمار وەک چەتری دەستور و پارێزەری یەکڕیزی، پەرلەمان وەک کارگەی بەرەمهێنانی یاسای چاکسازیەکان و ئەنجومەنی وەزیران وەک جێبەجێکاریی لێهاتوو پێکەوە کار بۆ کۆتایی هێنان بە کێشە هەڵپەسێردراوەکانی تەواوی عێراق لەوەش گرنگتر کێشەکانی نێوان هەرێم و بەغدا دەکەن. قسەکانی عەلی زەیدی سەرۆک وەزیرانی ڕاستپێردراوی عێراقیش لە کاتی سەردانەکەی بۆ هەرێم کە ڕایگەیاند کۆتایی بە کێشەی چەندین ساڵەی موچەی موچەخۆرانی هەرێم دەهێنم سەلمێنەری ئەو هەمە هەنجە بەهێزەیە کە لەگەڵ نزار ئامێدی سەرۆک کۆماری عێراق هەیەتی وەک کوردێک و لە هەمان کاتیشدا بەهێزی پەیوەندی هەردووچان نیشان دەدات لەگەڵ هەیبەت حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران وەک نوێنەرێکی سونە لە حکومەتی نوێ. ئەم هەماهەنگی و کاری پێکەوەیەوە دەکات عێراق لە خۆناغی ململانەی حیزبی و میلیشاکانەوە بگوازرێتەوە بۆ خۆناغی گەشەپێدان و ئاوەدانی کەرتەکانی وەڵسانەوەی شکۆی دراوەکەی لە ناوخۆی وڵاتدا کە ئەمەش هەرزانی و خۆشگوزەرانی خەڵک بە دوای خۆیدا دەهێنێت.